بینەرانی ئاگیل و خۆشەویست هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست. بینەرانی ئاگیل و خۆشەویست هەروەکو ئاگادارن و نابێت لەبیری بکەین کە چەرخی سەنعەت و بارهێنان لە سەراسەری دنیا بەدەستی کرێکاران دەچەرخێ و خۆیان لێی بێبەرن، لێی بێبەشن و لەم رابطەدا دەتوانێت تەواوی داهاتەکانی ژیان بەرهەم بێنن و حتا بتوانن ڕای بگرن. لەم رابطە هەروەکو ئاگادارن ئێتسابی کاریگەرانی زۆڤیەهانی ئیسفەهانە بە بۆنەی ئەم مەسەلەوە داوەتمان کردووە لە سایەی یەگانە و توێژەکەین سەبارەت بە ئێتراز و ناڕەزایەتی و مانگرتنی کرێکارانی زۆڤیەهانی ئیسفەهان. هاوڕە سایەی یەگانە گە دەنگی منە بیسی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم هاوڕێ بۆ سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەران فەرموو لە خزمەتە. سپاس بۆ تۆش. هاوڕە سای دەرۆک و ئاگادار و لە جەریانای کە ڕۆژەکانی 11 و 12 ئازار کرێکارانی زۆڤیەهانی ئیسفەهان بۆ چەندومین جار دەستیان داوە بە مانگرتن و ئێتراز و ئێتساب و لەم رابطەیە هجومی کەوتونەتە بەر هێرش و هجومی گاردی ویژە و تێدادێکی لە کرێکاران دەستگیر کراون. لەم بابەتەوە گەر ئیطلاعاتێکی جەدیدەدا کە ماجراکە چۆن ئەم ئێتراز و ئێتسابە چۆن شکڵی گرتووە و بۆچی و خاستەکانیان چی بووە و مەسەلەی حەملەی یەگانی ویژە بۆ سەر کرێکاران چۆن بووە. بەڵێ هەروە کە تویش ئشارەت کرد ڕۆژی 11 و 12 و 13 لەواقع شەمە و یەکشەمەی دووشەمەی ئازەرمان هەفتەی گوزەشتە کاریگەران زۆڤاهەن ئەسفەهان بۆ چەندومین جار دەستیاندا و ئێترازەوە. خاستم تاڵبەکانیان وەکو هەموو شوێنەکانی تر خاسی مەسەلەی ئەفزایش دەستمزدە، مەسەلەی هەمانسازیە، مەسەلەی سەبەت مەعیشەتە بەنسبەت تۆڕم و گرانی کە دەستمزدیان ئەشێت تناسب پێیا کاتەکە وەزیەتە و مەتاڵباتێکی تر. ڕۆژی خۆب ئەڵجان نییە ساڵ 1400 چەندی جار ئەترازیان کردیا حدود تیرمان وشتە بۆ شتەی ئەگەر لە خاترم بێ دووارە ئەترازیان کرد هەرسەرم خاست و متاڵباتە هیچ کامێکی بەدین نەهات و 24 و 25 ئازەریچ ئابان بۆخشە مانگوزەشتە دووبارە هەر ئەمە ئەترازیانە دەست پێکردە مەحیت زۆڤاهەنە و مدیریەت زۆڤاهەن 10 ڕۆژ فرسەتی گەرەک بوو کە جووە خاستەکان کارگەران بدەنەوە کە نەیانداوە 10 ڕۆژ گوزەشت فرەتریش گوزەشت کە ئیتر دووارە کاریگەران دەستیاندا بە ئێترازەوە لەسەر خاست و متاڵبەی خۆیان کە ڕۆژ دووشەمە وەک تویش ئشارەت پێکرد نیروهای یەگان ویژە حەمڵەی کرد بە کاریگەران لە زۆڤاهەنە کەسانگەری کە گەرێکیان ووارە زۆڤاهەن بن کارتوشتیان لیان ئەسەن مانع بوون حمڵەیان کرد زەرب و شەتم کاریگەران و تعدادی لە هاوکارەکانیان دەستگیر کرد لە واقع و بە شوێنیا خودی مەجموع عمومی کارگەران حتما ئاگادارن کە ئیعلامیەیەکی تونوتیژ عەلەی مدیریەت و ساحێ و بە ئیستیڵاح زۆڤاهەن و هەروە دەوڵەتیش و تهدیدی کرد کە ئێعترازی بەرحەق و قانونیە ڕەفتاری و غەیرە قانونیە ئێمە لێتان قبوڵ ناکەین هەرچی زووترش هاوکارەکانمان ئازاد بکەن و ئەشێت خاست و متاڵباتی کە ئێمە هەسمان حەق تەبیعی خۆمانە ئێمە خەین کارەکەین ئێمە زەحمەتی کێشین ئێمە تۆلی دەکەین و حەق تەبیعی خۆمانە کە بەهرەمەند بین لە بە ئیستیڵاح سوودی کە تۆلید دەکەین بەهرەمەند بین لە مەزایای کارمان و ئێوە ئیجازەتان نییە بە ئیستیڵاح بە ئێمە تەعەڕوز بکەن سەرکوب بکەن و هاوکارەکان ئێمە دەستگیر بکەن. داوای کردکە هەرچی سەرەتا هاوکارەکانیان ئازاد بکەن و جواب بدەنەوە خاست و متاڵباتیان کە شتێکی بەرحەق و قانونیە. لە این حاڵات لە عین حەمڵەی
بە ئێستان یەگان ویژە بە کاریگەرانی شعاریان داگەکە یەگان ویژە و بە ئێستا باتۆم دیگە ئەسەر نەدارێت ئەگەر دەبی تا بێمە شعارگەری بووکە لە خەیزش ئینقلابی 1400 کە لە خیابانەکانیاندا ئەلەی جمهوری ئیسلامی ئەلەی نیروهای سەرکوبگەر لە واقعە کە تەعەڕوزی کرد مردم لە خیابانەکانە زمانی کە ئەترازیان نەکرد. فعلا ئەم ئەترازاتە دوای ئەو سەرکوب و دەستگیریۆمانە خۆ کایشی پێ خۆ تەبیعیە خاستم تاڵبیان کەماکەن بەرجاست بەدی نەهات کە تەبیعەتەن کاریگەران هەروەکە لە ئەلامەکەی شار باسییان کردگە ئێوە ساکت نابن وتی گیانە پێیان کاری مەکەن کێمە بە قدرەتە بینەمەیان قدرەتی مزفرە لەمە زۆرترە ئێمە کە تەوری دەکەین هەر زمانی گەریکیشمان بێ ئێرادە بکەین نەتوانین ئەم تۆلیدم تۆقف بکەین لە اینجا باشترەوە دەست لە سەرکوب و هەڕەشە و کوڕەشە هەڵبگرن لە جای ئەوە بێن بەێستا جووە خاستەکانی مێ بدەن خاستەکانیمە بەراوردەکەن ئەمە قانونیە ئەمە بەرحەقە ڕفتارێ و غێر قانونیە و نەحەقەومانە و بۆ ئاگاداریتان زۆباهەن خۆ کارخانێکی زۆر قەدیمیە بەربوت بە دۆران جمهوری ئیسلامیە لە دۆرەی پادەویچە بووگە قبل از انقلاب حدوداً 18,000 کاریگەری هەست زۆباهەن ئەسفان کە 13,000 کاریگەر ڕسمین و فرتر لە 5,000 کاریگەران بە ئێستا پەیمانین کە سەر مۆقع حقوق مەزایان نادرگەی و ئەوەی ئشارەکەم کە هەمزەمان تاکە ئەترازات کاریگەرانە زۆباهانە کاریگەران بازنشستەی زۆباهانیش سەدها نەفەر کاریگەران بازنشستەی زۆباهانیش ئەوانیش هەمزەمان تەکاو کارەکانیانە ئەو کارە شاغڵەکانیانە هاتنە خیابان وە وەکو هەموو بازنشستەکان تر ئەلەی زندگی دشوار اقتصادی ئەلەی معیشەتێک زۆر نالەبار کە هەسیان ئەلێت حقوق بازنشستێکی کە فرەکەمە ئەسڵەن تەناسبی نییە تەک ئەم وەزیەتە بوحرانی و گرانیە ئاعترازیان کردگە ئەم ئاعترازات تەبیعەتەن کەمەکان ئێدامەیە سووە خۆشتان نزانن تەنیا ڕەبتی بە ئێستا زۆباهەنەوە نییە لە چەند مانگی گوزەشتا و چەند ڕۆژ گوزەشتا و هەفتای گوزەشتا لە شرکەت نافت پێترۆشیمی گاز مرتبە ئاعترازات دقیقاً هەر لەسەرم خواست مطالباتە بووگە لەسەر هەمانسازی لەسەر مەسەلەیەت تەبەقەبەندی مەشاغڵ لەسەر مەزایە کە پیان پەرداخت ناکردگێ لەسەر فرێ خاست مطالباتی گیتر کە کشتی لەسەر زوی ماسەوە کە جمهوری ئیسلامی سەرمایەداران و کارفەرمایان ئەسڵ تەوەجێ پێ ناکەن ئیگنۆریەکەنەوەمانە ئەم ئاعترازاتە کامەڵەن سەراسەریەوە تەنیا لە واقعە لە زۆباهەنانیە. ساعت نای هەڕێ بوو ببورن بینەرانی خۆشەویست میکەکەم بەسرا بوو هەورە سایدەر بۆ تۆ ئاگاداری و هەموو کۆمەلگا ئاگادارن دیارە لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە 40 چەند ساڵە نەک تەوەجۆ بە مزبگیران و کرێکاران و قشری فەقیری و کۆمەلگا تەوەجێ پێناکرێ بەڵکێ لە ڕابطە لەگەڵ خاست و متالباتەکانیان بەگاردی ویژە و سەگ و پۆلیس حەملە دەکرێت بە ئێتراز و ناڕەزایەتی کرێکاران بەجێوە تەوەجۆ بە خاست و متالباتەکانیان گرن دیارە هەروەکو کولی نظامی سەرمایەداری و بەتایبەت لە ئێرانە حکوومەتێکی سەرمایەداری دواکەوتووی وەحشی و عەقەب ئوفتادە کە 40 چەند ساڵە کرێکاران سەرکوت دەکا لە قسە باسەکان تا ئێوە ئیشارەتان بەوە کرد کە کرێکاران کتویانە ئەلبەتە بە دروست کتویانە بە خۆیان ئەمە دەزانن کە کارێ نەکەن کە قدرەتی ئەوان بەئێستا زۆر لەوە زیاترە کە ئیدی ئاوا ڕەفتاریان لەگەڵ بکەن. پرسیارەکەی منەوەدا کە ئایا واقعاً دوای 40 چەند ساڵ هێرش و تەعەڕوضی جمهوری ئیسلامی بۆ سەر کرێکاران سەبر و تەحمل لەمە زۆرتر ئایا 40 چەند ساڵ کافی نییە بۆ ئەوەی کە ئەو قدرەتەی کە خۆیان ئەزانن و واقعاً قدرەتی هەیە تەبەقەی کاریگەر ئەگەر تۆ بیەوێ ئیرادە بکە دەتوانێت چەرخی تەولید ڕابگرێ و هەموو کۆمەلگا دووچاری بنبەست و مشکلات بکە. ئایا ئەمەدی کافی نییە پێت وانە بێ لەم شەرایەتە دوای 40 چەند ساڵی دیە و قدرەتی خۆیان نیشان بدەن تەبەقەی کاریگەر؟ زۆر کورت چون پرسیاری ترمەیە فەرموو. بەڵێ دەزانیت چۆنە ئەترازات و بارزات کارگەری هەروەکە ئێشارەم پێکە شتێکی لەڵان سەرتاسەریە یعنی ڕۆژ نییە ئەتساب و ئەتراز نەتەنیا کاریگەران بانشستەکان معلمان پەرستاران غیرە و غیرە لەسەر مەسەلەی معیشەت ئەلەی گرانی ئەلەی تەوەڕم ئەلەی شرایەتی بسیار دشوار اقتصادی کە جمهوری ئیسلامی
بانی ئەو وەزیەتەوە تەحمێلی کردگە بە ئەکسریەت مردم کرێکار و زەحمەتکێش و بێسڵا بەشمێنەت لەو جامعە خودی ئەمە اعتراضات بێسڵا زەوباهان لە ئێدامەی باقی اعتراضەکان ترا بە نظر من ڕووداتێکی مهمە ئەگەر قبولکەین کە خیزش ئینقلابی یا بەلەوە ئابانەوە 2008 یا دەیمانەوە 2006 اعتراضات و مبارزات کاریگەری تێ ساڵای گذشتا زمین پێش زمینەی لە واقعم اعتراضاتە بوو دەبێت قبولیکەین اعتراض و مبارزات کاریگەری ئەمڕۆژ چه زەوباهان چه فولاد چه نافت چه پێترۆشیمی دقیقاً لە دڵ ئەو اعتراضات و مبارزاتە جێگا ئەگرێ و ڕیشەی دقیقاً هالێنا ئەلەی اختناقە ئەلەی فەقرە ئەلەی فەقراکەتە ئەلەی شرایەتێک بێ ئەنازە دشوار اقتصادیەکە تەحمل کریاگە بە ئێسڵا بە ئەکسریەت کرێکار و زەحمەتکێش و وەختی تو تواشای سیاسەتگەر اقتصادی دەوڵەت ڕئیسیەکەی چ بوجەبەندی ساڵانەیان چ بەرنامەی هەفتم اقتصادیان ناڕۆکەکەی تعرضە لە واقعە بە سفرەی خاڵی کرێکارە تعرضە بە سەد مەعیشەت کرێکار و زەحمەتکێشە بێسڵات سنوق بازنشستگی هەروواگەرێکیانە بێنە ژێر دەسەڵات خۆیان لەسری سنوق بازنشستگی لە واقع زەخیرەی خودی کاریگەرانەی کار و زەحمەتیان کێشتا ساڵای ساڵە پویان جەمەگرسۆگا بێسڵات لە دوران بازنشستگیانە بتوانن ئیستفادەی لێکن هەروە خەریکن تعرضەکەن بە سندوق بازنشستگی شرکەت نەفت گەرەکمە بێژم کە هەمەی ئەم اعتراضات و مبارزاتە ئەلەی تەواو ئەمانەسە وەری هەروە وەک تویش ئشارەت پێکرد بە نەزەرم کافی نییە لەلایەکەوە لەلایەک تریشەوە بە شدەت جمهوری ئیسلامی وحشەتی هەیە لە اعتراض و مبارزەی کاریگەری لەوەی کە کاریگەران متشەکل بن لەوەی کە بە قودرەت و بێنەمەیان لەوەی کە اعتراض و مبارزەکەیان سەراسەری بێتەوە بە شدەت وحشەتی هەست و تۆ ئەگەر تماشاکەی ئەلا ڕەغم ئەوەی کە حراست تەقویەتەکە لە کارخانەکانە ئەوەی کە مەسڵەن تعرضەکەن بە کرێکاران بە اعتراضیان وەک زۆبەهان ئەوەی کە خەریکن کارخانەکانەکەنە پادگان بە تۆر واقعی متەلایین حاڵە بە شدەت وحشەتی هەست سەیەکە جیاوازی خا دەبین مبارزات و اعتراضات کرێکاریەتێک اعتراض و ناڕزایەتی سەر ئەقشان مردم یا ئەو جرمشە اجتماعی کە مشارمی لە ساڵ گذشتا گەرەکی ئیگنۆریکە لە این حاڵە بۆ شدەتە ذاتی نییە واقعاً وحشەتی لەوەی کە سەرکووکە عەلا ڕەغم دەستگیری و ئەوانەی گشتی کردووە یعنی دەست ناپارێزی منتها بە نەزەر من جمهوری ئیسلامی بە شدەت تەک جنبش کاریگەری و اعتراضات کاریگەری و احتسابات کاریگەریە بە نەزەر من زۆر محتەتانە بەرخۆردەکە و سعیکە ئیگنۆریی کە وەسڵ نەبێت ئەم مبارزاتە بەیەکەوە لە سوورەتێک ئامانە گشتی ڕەفتیان نسبەیەکە اعتراضات تودەی و اعتراضات کاریگەری و جمهوری ئیسلامی لە ڕشت و ارتقای ئەم اعتراضاتە یەکگرتووی ئەم اعتراضاتە وە گۆستەردەگی و بە ئێستا سەراسەری اعتراضات بە شدەت وحشەتی هەست لە اینجا سەیکە بە شێوەگەر مختلف و تەنگەر مختلف بەری پێ بگرێت لە عین حاڵە بە نەزەر من تەلاشەکات شرایەتێکی بسیار اقتصادی و سەخت بۆ کرێکار و زەحمەتکێش بە وجود بێت کە ئەم مردمە ئەم کرێکارە ئەم زەحمەتکێشە چزانم بازنشستەکان واقعاً فرسەتەوەیانە نەبێ دەست من بە اعتراض و فقر فکرواکەن معیشەتیان تەامینکەن بە شوندقمەی نانە دەوەندەگیکەن جمهوری ئیسلامی بە نەزەر من بەخشەن تەلاشەکان یەس و ناوەمیدی ایجاد کا بە فشارگەری اقتصادی بە تعرض بە سەد معیشەت کرێکار و زەحمەتکێش موقعیت اقتصادیان گەرەکی بەم شێوە بە نەزەرم دەسوپایان بۆسێتەوە بەر بە اعتراض و ناڕزایەتیان بگرێت. زۆر سپاس هاوڕێ سەعید هەروەکو تۆش ئیشارەت کرد ئێمەش ئاگادارین خەڵکی و کۆمەلگا کە دەرگیرن بۆ خۆیان واقعاً کۆمەلگای ئێران بووەتە بورکانێ بووەتە ئاتەشفشانێ ببوورە و ژێرپەی جمهوری ئیسلامیان داخ کردووە حاشا لەوە ناکرێکە بە پانایی ئێران لە بەشای جۆرە و جۆرە ئێتراز و مبارزە و ئێترازی کاریگەری و مەوزەی بازنشستەکان و معلمان و پەرسەران ئەمە بووەتە نۆرم و ڕوتینی ئەو کۆمەلگا دژ بە جمهوری ئیسلامی واقعیەتە بەڵام پرسیارەکەم نەمەدا بۆلاخرە بە سەرنجام گەیاندنی ئەم ناڕزایەتی و ئێتراز و ئێتساباتە بۆ ئەوەی کرێکاران و موزبگیران لە بەشای جۆرە جۆری و کۆمەلگایە بە خاست و متالباتەکانی خۆیان بگەن لە گرێوی چیایە بالاخەرەمە 40 ساڵە 40 چەند ساڵە ئەم ململانێ واقعاً دەستیان دەرد نەکا مبارزە دەکەن ڕاحەت نانێشتۆ جمهوری ئیسلامی یەک شەو ڕاحەت خەو بچێتە چاویان ئێتراز و مبارزە ئەو نەبەرهەق بۆ وجودی بووە بەڵام بۆ یەکسەرەکردنەوەی ئەمە کە بە خاست و متالباتەکانی خۆیان بگەن لە گرێوی چیایە ئەم شتە بە سەرنجام بگەێنن لە سەردەگرەوی سازماندەهی و اتحاد و یەکپارچگی مبارزات مردوو کرێکارانە هەست حقیقەتەن دەزانی چۆنە ئەلعان
خودی مردمیش بە نظر من بەباشی زانن کە الآن ئەولویەت جمهوری ئیسلامی با تۆجو بە تحوڵات سیاسی لێرەنە با تۆجو بە اعتراضات و ناڕزایەتی بسیار وەسیع و گسترده کە لێرانە وجودی هەست وە لە خیزش ئینقلابی 1401 شاهد بوودین لە اعتراض و اعتصاب کرێکاران و بازنشستگان و پەرستاران و معلمانە شاهدی هەین. خودی ئەم مردمە بە دروست ئەزانن کە جمهوری ئیسلامی گەرەکی نییە، توانایی نییە، یا حداقل ئیمکاناتێکی کە هەسی ئەولویەتی ئەوە نییە کە معیشت مردم سەر و سامان بدات، شغل ایجاد کە موقعیت اقتصادیە گشایشی اقتصادی لە زندگی اقتصادی مردمە بۆ وجود بێت. ئەسڵەن و مستەقەن هەدەفی ئەوە نییە. ئیسا با تەوەجو بەم بەربەرەکان نییە، با تەوەجو بەم گشت تەناقوزاتە، با تەوەجو بەم مبارزاتە کە جەمعا وجودی هەست. بە نظر من ئەولویەت جمهوری ئیسلامی ئیسا حفظ بإصلاح حكومة وبقاء حياة خويا الواقع وأجل إمكاناتي كبيت كهسي إيران كشوري سروت من دا دزيو فساد نالد واقعا اشتكي بمينته لا انتهاء أبو مردم جمهوري إسلامي قال إمكاناتي كبيت سيكات بكات خرج نيروغر سركوب باستار بسيج ونيروغر نيابتي خوي وك حزب الله وك حشد الشعبي وغيره وغيره. أما سبب نظر من أولوية جمهوري إسلامي وقتی تو تواشای جامعی چەکەی لە بەرامبەر هەموو ئێعترازێکەوە هەموو ناڕزایەتیکەوە لە توا ئەخشار و من لە ژنان بیگرە تا کرێکاران تا بازنشستگان فقط سەرکوب دەستگیری و زیندان و عەزاب و شکنجە و ئیعدام و ئەمانە یعنی هیچ شتێک بۆ جمهوری ئیسلامی نەماکەسەوە. بۆ جمهوری ئیسلامی خۆی خاص زانێ ژێرپای خاڵیە، مەشروعیەتی نەماگا، مردم قبولیان نییە، حداقل ئەکسەریەتەوە مردمە منزومە وێرات جماعتی مزدور و ئەمانە کەنان هەمووش زندگی و ئایندەیان بەم ڕژیمە بە موقعیتم ڕژیمە بەسکە من کارم نییە، منزوم سەر ئەکسریەتی مردمە کە لەژێر فشار اقتصادی و اختناق و ئەمانە پشتیان واخەن خەریکە وەردەوێ و خەریکن ساعات شماریەکەن دقیقە شماریەکەن بۆ بۆ مەرگەم ڕژیمە بە تۆڕ واقعی. جمهوری ئیسلامی خۆی خاص نایەنە جا هیچ ڕێگەیەکی نەماوەسە جز لەبەر هەر خاست و اعتراض و مبارزە دەست بە سەرکوب و گرتن و زیندان و ئیعدام. ئەمە سیاست بە نظر من جمهوری ئیسلامی مردم خۆیان خاص زانن لە نەتیجە وەزیفەی ئەم مردمە ئەوەسە بە نظر من ڕێگەیەک زیان بۆ نەماسەوە، نەبۆ کرێکاران، نەبۆ بازنشستگان، نەبۆ ژنان، نەبۆ جوانان، نەبۆ دانیشتوێن، هیچ ڕێگەیەک نەماوەسە جز ئێدامەی ئیعتراض و مبارزە و یەکگرتووی و سەراسەریکردن ئەم مبارزە. بە تایبەت بە نظر من جنبش کارگەری و طبقەی کارگەر ئەتوانێت نەخشێکی بە نظر من تعیین کننده لە سەرنوێشت سیاسی جامعەی ئێرانە بێ. خۆ خۆیان بۆ کاریگەران زۆباهەن باسییان کرد لە ئەیامەکەیانە وتیانە ئێمە تۆری دەکەین، ئێمە چەرخ تۆری دەگەڕین، هەر زمانی ئێرا دەکەین توانین تەوەقفی بکەین، نتوانین تەوەقفی بکەین و ئەتوانن بیکەن. بە نظر من ئەتوانن جمهوری ئیسلامی فەلەج اقتصادی کەن، ئەتوانن وادار بە تەمکینی کەن، ئەتوانن فەلەجی کەن، ئەتوانن تەناسبخوا بە نەف خۆیان و باقی ئەخشار ناڕاستی جامعە ئەوەسکەن. بە نظر من پایان بدەن بەم گشتە جەنایەت و فەقر و فەلاکەت لە جامعەی ئێرانە. ئەمە مەسیرێکە بە نظر من هەم کرێکاران هەم ژنان هەم جوانان ئەشێ ئیدامەی بدەن منتەها بە نظر من ئەشی سەیکەن موانە سەر ڕێگا خۆیان دابنشنی یەکگرتوو بن. ئەگەر ئیمڕۆ فەرزکەین بەتۆر مثاڵێژم کاریگەران زۆر خەرینە ئەعتراضەکەن، کاریگەران نەفت و گاز و پەتروشیمە ئەگەر حەمایەت کەندەوان خاست و متاڵبەیان یەکێکە، خاست و متاڵب و ئارەزوو هەموو ئاواتیان گشتیان یەکێکە لە نەتیجەگەر بڕۆنە پشتی یەکتین اتحاد بە وجود بێن حەمایەت کەن مبارزات و ئەعتراض یەکتین. بە نظر من ئەتوانێت فرە سەرێ بە نظر من ئەوزاع بە نەف کاریگەران و کولی مردم لەو جامعە مردم ناڕازی ئەوەس کا بتۆڕ واقعی. زۆر سپاس بۆ تۆزیعەکانت. وەختەکەمان ئیجازەمان پێ نادا گەنا ئەهمیەتی هەیە پرسیارم زۆرە بەڵام گەیشتوونێتە کۆتایی وەختەکەمان. سپاس بۆ تۆزیعەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەدا. سپاس دەکەم زۆر مەمنون. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست، بەم جۆراتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەیی بەرنامەکان نابن. کات و ساتێکی خۆشتان بۆ